سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوی خۆشەویستین بۆ درێژەدان بە باسکردنی ڤیدیۆکانمان سەبارەت بە بەشە پزیشکەکان لە هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانیان چەندن. بۆ ئەم ڤیدیۆیە باسی کۆلێژی ڤێتەرنەری بۆ ئەوی خۆشەویست دەکەین با بزانین لە چەند پارێزگا و لە چەند زانکۆیە هەمانە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل چەند بوونە تاوەکو وەکو بناغە و بنچینە و داتا و زانیاری بەکاریان بێنین لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنین 2023-2024. ئەم کۆنمرانەی ئێمە باسیەکەین کۆنمرەی ساڵی پێشوون کە ساڵی خوێندنی 2022-2023 زانکۆ پەیمانگەکان بووە. پێمان خۆشە تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی داتا و زانیاریەکان لەبارەی ئەم کۆلێژەوە وەربگرن بە هیوای سەرکەوتنتان. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان بێبەش مەکەن لە وەرگرتنی ئەو داتا و زانیاریانە. ئەوانش ئاگادار بکەنەوە با لایک و کۆمنت و سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و سوود لە داتا و زانیاریەکانمان ببینن.